ڕایسیان بەیانەکانی باکووری عێراق کۆتایی پێهاتوو یانەی زاخۆش توانی ببێتە پاڵەوان. لە شاری سلەیمانی پاڵەوانێتی باسکەی سێبایسێ یانەکانی باکووری عێراق کۆتایی هاتوو یانەی زاخۆش بووە پاڵەوان. کێبڕکێکانی پاڵەوانێتیەکە بە سەرپەرشتی لقی سلێمانی یەکێتی باسکەی عێراق بە بەشداری 14 یانەی کوڕان و 5 یانەی کچان بەڕێوە چوو. سکرتێری لقی سلێمانی باسکەی عێراقیش باز لە ئەنجامدان و گرنگی پاڵەوانێتیەکەش دەکات. خۆی ئەنجامدانی ئەم چالاکیانە بەڕاستیەکەی لە ئەنجامی ئەوەدایە کە یاریەکانی دەوری وەستاوە لە کوردستانە و ئێستا ناوچەی جنوب وەستا و فرات ئەوسەد پاڵەوانێتی سێفیسیان کردووە کەمە نوێنەرایەتیان هەیە لە بوتوڵاتی ئاسیا و غەربی ئاسیادا. ئەم پاڵەوانێتیە کراوەتەوە بۆ ناوچەی کوردستان، چواریانە لە کوردستان سەرەکەوێت. ڕۆژی هەینی پاڵەوانێتەکە لە بەغدا دەکرێت کە 12 یانەی تریش سەرکەوتون. ئەمە مەبەست لەوەیە تیپەکان یەکەم و دووەم و سێم بتوانن بەشداری یانەکانی ئاسیا یان یانەکانی عەرەبی بکەن. لە پاڵەوانێتیەکەدا 5 یانەی کچان بەشدار بوون، هەرچەندە ڕاهێنەران خۆشحاڵ بوون بە بەڕێوەچوونی پاڵەوانێتیەکە، بەڵام دڵگرانن یەکەمترین یانەی کچان بەشدار بوون. گەشتبینیشن باستی یاری باسکەی کچان لە عێراقدا. یەکەمین جارە پاڵاندی فەرمی عێراق هی سێفیسێ لە کوردستانە بکرێتەوە و لە سلێمانی شە بەتایبەتی. ئەوەی جێ دڵخۆشکەرەیە ئەوەیە کە 14 تیمی کوڕان بەشدارە، 5 تیپی کچانیش بەشدارە. ئەوەی جێی دڵخۆشکەرە نییە ئەوەیە کە 5 تیپی کچانەکە سیانی هی ژیمایە کە دراوە بەیانەکانی قەڵاتزێ و هەڵەبجە و ژیما خۆی. بەڵام لە هەمان کاتشە بۆ شاری سلێمانی بۆ کۆلیجی پەروەردەی وەرزشی و بەتایبەتی بۆ بەندە و کوڕاهێنەر هەڵبژاردەی عێراق کارێکی زۆر ناوازە و جوانە. لێرەوە دەست پێکەین بۆی پاڵەوانێتی سێفیسێ بکەین شتێکی تایبەت لە سلێمانیا بۆی وا بکەین خەڵکێکی زۆر ڕاکێشین بەلایە بتوانێت سەرنجێک وا ڕاکێشێ بەلای خۆیان کە زۆربەی کەسەکان حەزکەن لە سێفیسیا بەشدار بوون. ئومێدمە یەکێتی باسکە من گەشتبینم خۆم بەش بەحاڵی خۆم، بەڵام ئومێدمە یەکێتی باسکی سلێمانی بۆ پەڕی پەرۆشیەوە هەوڵ با لەگەڵمانە بۆی ئەوەی کە ئێمەمانێ بیگەینە جێی بگاتە جێی خۆی. یاریزانێکی هەڵبژاردەی عێراق و یانی پێشمەرگەی سلێمانیش باز لە گرنگی بەڕێوەچوونی ئەم پاڵەوانێتیە دەکات لە شاری سلێمانی کە سوودی هەیە بۆ بەرەو پێچوونی ئاستی یاریزانان. بەڕاستیان بتوڵەیەکی زۆر باشە بۆ سەرجەم یاریزانەکانی عێراق و کوردستانی بەتایبەتی. وەکو یاریزانێکی نادی بەشمەرگە خۆشحانێکە لە متوڵای بەشداریەکەین، چونکە بەڕاستی مستەوایەکی بەرزیەیە. وەسوازە قوتوانیمە یارەکە مەسەرکەوتوی بیبینەوە. وەڵا هیوادارین یارمەتی مامە بۆی بتوانین لە بەغا یارەکان بکرێ ئەگەر نیهایی لەوێ بێ واگە بشکرێ یاریزاکەم بێنە ئێرە یارەکان زۆر باشترێ بۆ ئێمە. دوای تەواوبوونی پاڵەوانێتیەکە هەر یەک لایەنەکانی زاخۆ و قەڵای تورکمان و پێشمەرگەی سلێمانی و هەروەها یانەی ئاسۆ توانیان پلەکانی یەکەم تا چوارەمی پاڵەوانێتیەکە بەدەست بێن و سەرکەون بۆ قۆناغی کۆتایی پاڵەوانێتیەکە شان بەشانی 12 یانەی ناوچەکانی تری عێراق کە بڕیارە کێبڕکێکان لە شاری بەغدا بەڕێوە بچێت. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. هەفتەی ڕابردوو یاریەکانی